بینێرانی عەزیز و خۆشەویستم کاتتان باش خۆشحاڵین لە بەشی دووەمی بەرنامەی لاپەڕا بە دیداری ئەوەی خۆشەویست شاد بووینەوە. بەشی دووەممان باس و خواست و سڕی دەکەینەوە سەبارەت بە لایانی دەرونی خوێنەر لەگەڵ دکتۆر محەممەد تەها. دکتۆر جامادوومان کردی لە بەشیەکەم، بەڵام بەشی دووەمیش پێویستمان بوو کە بەڕێزت کۆمەڵێک زانیاریت کەمان پێ ببەخشی. کەسێکی تایبەتمەندیت هەیە لە ئێمە و تایبەتی وا پڕخەزێنەی خوا بۆ ئێمەت بێلێ. سەرەتا یەکەم پرسیارم بەلایەنە دەرونیەکە دەست پێ بکەین، ئایا هەموو کەشێک لەبارە وە گونجاوە بۆ خوێندنەوەی کتێب؟ هەمیشە هەر دۆخێک پێویستی بە دروستکردنی زۆرێک لە باکگراوند و لە زمینەی تایبەت بەخۆیەتی ئەدی خوێندنەوەش مادام پرۆسەیەکی یا کردارێکی معرفیە و تو تێیدا هەم چێژ وەردەگری و هەم سوود وەردەگری و هەم زانیاری بداتا بۆ دەستدێنێری دەبێ هەلومەرجێکی فیزیکی باشی بۆ بڕەخسێنی. لەپاڵ هەلومەرجە فیزیکیەکە تەمان هەلومەرجێکی دەرونی سەرەتا ڕەخساوە لە برەوەی تۆ خۆت بڕیارداوە بخوێنیەوە، تۆ خۆت بڕیارداوە ئەهلی کتێببی، ئەهلی خوێندنەوە بی. لەو کاتەدا کەواتە تۆ لە ڕووی سایکۆلۆجیەوە ساز و ئامادەی بۆ هەڵبژاردنەکانی خۆت، بەڵام ئایا ئەو دۆخە فیزیکیە گونجاوە کە تۆ تێدا دەخوێنیەوە ئەوەشیان تا ئاستێک گونجانی پێویستە. ئەو ژوورەی هەڵی دەبژێری، ئەو ڕووناچەی هەڵی دەبژێری، ئەو مەوقیعی کە هەڵی دەبژێری، ئایا تیشک چۆن لە پەڕەکانی کتێبەکەی تۆ دەدایە، تیشکەکە لەسەر سەرتە، لە پێشتە، لە پشتە، ئەمە ئەوانە هەلومەرج و زەرورەتی فیزیکین پێویستن و کاریگەر دەبن لەسەر زۆری با بڵێن یان شێوازی یا با بڵێن خێرایی یا کوالیتی گەیاندنی ئەو زانیاریانە بۆ خوێنەر. کەواتە هەلومەرجەکە زۆر جاری وایە لەسەر ڕای هەلومەرجە فیزیکیەکە هەلومەرجی کۆمەڵایەتیش ئایا دۆخە خێزانیەکە لەبارە بۆ ئەو کەسێک کە حەزی لە خوێندنەوەی دەوێ متابعە بکەوە زانیاری کۆکاتەوە بخوێنێتەوە خۆی قەرەباڵغکە و دەوڵەمەندکە. هەلومەرجە کۆمەڵایەتەکە پێکاتوە لەو خێزانە، ئایا ئەو خێزانە پاڵپشتی ئارەزوو حەزەکانی ئەو کەسن و هەلومەرج و زەمینەی بۆ دەڕەخسێنن، دۆخی نەفسی بۆ دەڕەخسێنن، دۆخی کۆمەڵایەتی بۆ دەڕەخسێنن، دۆخە فیزیکیەکەی بۆ دەڕەخسێنن لە ڕووی ماتریاڵی و ئابوووریەوە. ئایا پاڵپشتی ئەوەن بۆ دەستهێنانی ئەو سەرچاوانەی کە پێویستی پێیەتی ئەمجا ئەگەر لە توانایاندا هەبوو و ئارەزویان نەبوو ئەوەیان کێشەیەک بۆ خوێنەرەکەیە بۆ کەسەکە دروست دەکات، و ئەگەر ئارەزویان هەبوو و تواناشیان هەبوو بەڵام نەیان کرد دیسانەوە هەر کێشەیەک دروست دەکاوە. کاریگەر دەبێت لەسەر پەیوەندی ئەو بە ئەوانەی کە ڕێگر دەبن لە پێشیەوە ناتوانن زمینی بۆ ساز بکەن. زۆر جاری وایە کەسەکە خۆی تەحەدا دەکات، زۆرێک لە چاڵەنجی هەیە، زۆرێک لە سەرکێشی دەکاوە واز نایەنێ و هەموو ئەو کۆسپانی دێنە پێشی تەجاوزی دەکات، دەیان بڕێ لەبەر ئەوەی حەزێکی هەیە پێی وایە و حەزە پێویستی بە زۆرێک لە ڕیسکە، زۆرێک لە مجازەفاتە دەبێ بیکە هەتاوەکو بیگاتێ و هەمیشە داهێنانەکانیش بەشێک لە ڕیسک و بەشێک لە سەرکێشیان تێدایە. داهێنان هەمیشە بە حازری و بە ئامادەی نایەتە پێشت. خوێندنەوەش کە تۆ هەمیشە بۆ پڕکردنی وجود و بنیادی دەرونی و بنیادی سەقافی خۆتە هێدی کەواتە بۆ ئامانجە ئیشی تێدا دەکەی کە ڕۆژگارێک تۆ ببی بە کەسێکی وشیار، ببی بە کەسێکی بە ئاگا، کە ببێ بە کەسێکی ئاگایدی ئیش دەکات لە ناو فەزای ڕۆشنبیری و فەزای معرفی بۆ ئەوەی داهێنان بکە و نووسینی و بابەتی وای هەبێ کە کەسێکی کە پێش ئەو نەیبوو بێ کەس خۆی پێشتر بەرهەمینێ نابێ یا کەسێکی دیکار لە کۆمەلگایەکەی و بەرهەمینێ نابێ. هەموو ئەوانە لەو ڕیسک و لەو سەرکێشیەوە دروست دەبن و لەو هەلومەرجەوە دروست دەبن کە پێویستن بۆ خوێندنەوە، پێویستن بۆ خۆ دەوڵەمەندکردن و زەخیرە دەوڵەمەند. دکتۆر جان جگە لە خێزان کە کاریگەری هەیە لەسەر خوێنەرەوەی باست کرد دەبێت هەلێکی بۆ بڕەخسێنی، ڕوودا و قەیران و گرفتەکانی دەرەوە چەند کاریگەری لەسەر تاچ خوێنەر دەکەن؟ ئەکید ئەوانیش من ئەوە وەکو ئۆرگانی یەکەمی کۆمەلگا باسم کرد کە خێزانە، بەڵام لە دەرەوەی ئەویش هەلومەرج دەور دەبینێ بەوەی تا چەند تۆ
پاڵنەری یا مۆتیڤیشنی خوێندنەوەتەیە مۆتیڤیشنی گەڕان بە دوازانیاری خۆ تەسقیفکردن و ڕۆشنبیرکردنێتەیە ئایا هەلومەرجە کۆمەڵایەتیەکە لەبارە بە گشتی لە دەرەوەی خێزان وەکو قوتابخانە ئایا قوتابخانە لە دەرەوەی ئەو منهەجەی کە هەیە و کۆمەڵک دەرسە پێت دەڵێ ئایا پاڵپشتی دەکا بۆەوەی تۆ بچێ ناو دنیایەکی دیکە و فەزای معرفی خۆت فراوانترکەی و ڕۆشنبیری خۆت فراوانترکەی دنیابینی خۆت فراوانترکەی ئایا ئەو ستافە لە مامۆستایان هاوکارن ئایا ئەو میتۆدا و منهەجە و پرۆگرامە هاوکارە ئایا فەزای با بڵێن سیستمی پەروەردەی لەسەرەوەی ئەو دامەزراوە پەروەردەیانە کە قوتابخانن یا پەیمانگان یا هەر شوێنێکی دیکە ئایا ئەوان پاڵپشتی ئەو زۆرە حەزانن بۆ خوێنەر اینجا لەسەرەوەی ئەوان ئایا دەسەڵاتی ئایا مؤسساتی سیاسی دەسەڵات و دامەزراوە سیاسیەکان ئایا ئەو بودجەیان بۆ وەزارەتی پەروەردەی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی کولتور یا هەر وەزارەتێکی دیکە کە داعمی سەقافە بکە یا هەر ئۆرگانێکی دیکە داعمی سەقافە بکە ئەو بودجەیان بۆ تەرخان کردووە کە ئەو لایەنە لا خواست و حەزی خوێنەر خواست و حەزی هاوڵاتی خواست و حەزی تاک تێر بکات ئەوانە هەمویان پێویستیان بە سازان و پێویستیان بە گونجان و پێویستیان بە ڕیتم و هەرمۆنیەتەکی زۆر گونجاو هەیە ئەگەر بێت و هیچ هەر یەک لەوانە دا ببڕێلەوەکەی دیکەەوە سیستماتیک نەبێ هیچی کێشە بۆ خوێندنەوە کێشە بۆ خوێنەر کێشە بۆ دنیای معریفە کێشە بۆ سیستمی تربەوی کێشە بۆ سیستمی خوێندنی باڵا عمومەن ینی زۆرێک لە شڵەژان و زۆرێک لەبەر یەک ترازان دروست دەکات کە کۆمەڵگەکە لە نەسەقیەت و لە تەرتیب و لە هارمۆنیەتی خۆی دەشڵەژێنێ کە کۆمەلگەی شڵەژاو لە ڕووی سیاسیەوە ئەوە یەک لە هۆکارەکانێت کۆمەلگەی شڵەژاو لە ڕووی ئابوووریەوە ئەوە یەک لە هۆکارەکانێت کۆمەلگەی شڵەژاو لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوە یەک لە هۆکارەکانێت دکتۆر جان زۆر گیر و گرفتمان هەیە لە پرۆسی خوێندن کە باست کرد بۆ نمونە منداڵە یاخود هەرزەکارە دەگاتە قۆناغی ناوەندی ئەعدادیەش ئامادەیی ترس و تۆقینیان لە قوتابخانە هەیە یاخود گیر و گرفتیان هەیە بەرامبەرکەوەی کاتی دەوام دێ ئەمە چۆن چارەسەر بکەین ئایا کێشە لە پرۆسی خوێندن هەیە یاخود لە کێشە لەوانەوتنەوەی مامۆستایەکان هەیە یاخود خۆی مەکتەب بۆ تۆ شتێکی قوتابخانە بۆ تۆ شتێکی ناحەز کە خەڵک حەزی پێ ناکە ئێستا یاخود بەس بۆ شاهادەکە دەخوێنن وڵا کێشە لە پێگەیاندنی کۆمەڵایەتی هەیە ئەوەی پێڵەن سۆسیالیزیشن ینی بە کۆمەڵایەتی کردن ئەوە بۆ لەبەرەوەی پرۆسی بە کۆمەڵایەتی کردن پرۆسی گواستنەوەی کولتورە لەنەوەیەکەوە بۆنەوەیکی دیکە ئەو سەقافەیە تۆ دەبێت لەنەوەی لە خۆتەوە بۆنەوەکانی دیکە بگوازیەوە ئیدی ئەو گواستنەوەی لە ڕێگای مؤسساتی تربەوی و تعلیمی و مؤسساتی سەقافی ئەوانەوە دەبێت ئیدی لێرەدا چێ بەرپرسە لە دروستکردنی ئەو پاڵنەرە لە ذاتی تاچ بە تاچی ئەو کۆمەڵگەیە بۆی حەزی خوێندن و خوێندنەوە و معریفەی لەلا دروستکە ئەو مۆتیڤیشنە دروستکە ئەوە یەکەم ئۆرگانەکە خێزانە دووەم ئۆرگانەکە قوتابخانە و مەداریسەکانە سێم ئۆرگانەکە مؤسسەی تربەویە چوارەم ئۆرگانەکە خوێندنی باڵایە پێنجەم ئۆرگانەکە وەزارەتی کولتورە یا دەسەڵاتی سیاسیە هەموو ئەوانە تۆ چەند جیاوازە کاتێک کە مناڵێک بە حەزەوە دەچێت بۆ قوتابخانە و ئەگەر بێت و بتەوێت سزای بدەی بڵێ ناهەڵم بەیانی دەچم بچی بۆ قوتابخانەوە نیگەران بێەوە تۆڕە بێەوە تاوە ئەستەلێت پارێتەوە بڵێ جارێکەوە هەڵەیە ناکەم بەس بێڵە من بەیانی دەچم بۆ قوتابخانە و چەند جیاوازە ئەو کەسە لەگەڵ کەسێک کە تۆ بەڕاکێشان و بە تێهەڵدان تا بەر دەرگای قوتابخانە بیبێ و لەوێ هەڵی دێژورێ و تەسلیمی مامۆستایەکانی کەی ئەوەی یەکەمیان مۆتیڤیشنیەیە ئەوە یەکەمیان پاڵنەری هەیە ئەوە یەکەمیان پەروەردەیەک لە پشتێتی تەنشەیەک لە پشتێتی ئەو حەزای لەلا دروست کردووە بەگاڵتە دروست نابێت ئەوەی دووەمیان ئەو مۆتیڤیشنە دروست نەبووە ئەو پێویستیە بنچینەیە نەچۆتە نام ناخی ئەو کەسە بەرمەجە بێ بەوەی کە پێویستە بچێتە بۆ قوتابخانەوە قوتابخانە زەمینەیەکەوە فەزایەکە بۆ ئاسوودەیی فەزایەکە بۆ خۆشی بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان بۆ پەیوەندی زانستی و معرفیەکان ئەوە لەلایەک تەنشەی اجتماعی بە گشتیەوە پێڵەن سۆسیالیزیشن اینجا سیستمی پەروەردەیی نەیتوانی وە قوتابخانە بەکا بە شوێنێکی گونجاو بۆ دابینکردنی حەزەکانی قوتابیان خوێندکاران نازانەوە هەم مستەڵەحانە من هەر قوتابی لە دەرەوەی ئینتیمای حزبی بەکاردێنم من
من لەوەتی هەم هەر دڵێم قوتابی ئەوە ڕەبتی نییە بە حیزبێکی دیاری کراوە ڕامنیش دایمەنە لێم قوتابی و خوێندکار دووی پێکەوە بەکار کار و قوتابی فێرخوازەوە لە لای من هەر کامێکیان بێتە سەرزارم دەیڵێن بۆیە لێرە لەوەش لەو هەڵبژاردننی و مستەلاحە زۆرێک لە شێوان و لە فەوزا هەیە زۆرێک لە ڕێک نەکەوتن هەیە اینجا کەواتە قوتابخانە چۆن دەبێت بە شوێنێک بۆ ئاسوودەی شوێن زۆر گرنگە هەروەکو گاستن باشلار دەڵێ شوێن دۆخێکی ڕۆحیە دەبێتەوە وەکو هێلانە بیسازێنی هەتا تێیدا بحەسەوە ڕۆحی تێیدا بحەسێتەوە لە قوتابخانەکان قوتابیان ڕۆحیان حەساوەیە دەرونیان حەساوەیە لەوانەیە قوتابخانە هەبێت بەڕێوەبەرەکەی ئاستافەکەی دۆخێکی وای دروست کردێ بەڵام بەگشتی ئەوە سیاسەتی پەروەردەی وڵاتی ئێمەیە کە قوتابخانە بک بە شوێنێکی گونجاو بە حەسانەوەی دەرونی تاکەکان بۆ حەسانەوەی کۆمەڵایەتی و ڕۆحی تاکەکان کاتێک کە هەستی کرد لە ماڵەوە دەردەچێت بۆ شوێنێکی ئارامتر یا کەمتر لەوێ ئارامتر نە ینی هەر نەبێ وەک ماڵی ئارام اینجا لەوێەوە کە دەچێت بۆ مؤسساتی دیکە دیسان ئارامتر لەو حاڵەتە هەموو شتەکە بە یەک ڕیتم و بە یەک ئیقاع و هارمۆنیا دەڕوا ئیدی کێشەیەک لە سیستمی پەروەردەیی دروست نابێت و لە نەتیجە تاکێکی هاوسەنگ بوو منتەمیمان بۆ کۆمەلگایەکە بۆ دروست دەبێت ئەو حاڵەتە من دەبینم لە پەروەردەی ئێمە کە کێشەکە لە دروستکردنی ئەو مۆتیڤیشنەیە دەبێت تاک ئاوا دروستکەی ئەو حەزەی لە ناخدا بچێنی بۆ پەروەردەی کەی بۆ پێت وابێت کە ئەوە ضرورەیە کە ئەو زانی ضرورەتەی دیوازی لێ نانێ و تەنازولیشی لێ ناکە و سازشی لەسەر ناکە دکتۆر جان ڕۆلی دەروونزانی چییە لە هۆگربوونی بە خوێندنەوەی قۆپ چۆن دەکرێت دەرونی مرۆڤ پەلکێش بکات بۆ هێوربوونەوە بۆ هێربوونەوەی لەسەر خوێندنەوە هەڵبەتە ڕۆشنبیری دەرونی یەکێک لەو پێویستیانەیە کە لە کۆمەلگای ئێمە بایەخی کەم پێدەدرێت و زەروریش لە هەموو کۆمەلگایەکان تاک زەرورە ڕۆشنبیری دەرونی هەبێت لە جادە چۆن دەپەڕێتەوە لەسەر ڕەسیف چۆن دەڕوا چۆن دەوەستێ لە کاتی سیاقا ڕێگای خەڵک دەدا بڕوا لە ئۆپنسایت ناگرێ نازانم چی ئەوانە هەموو پێویستیان بەوە هەیە کەسێک ڕۆشنبیری دەرونی هەبێ و تا چەند ڕێزی بیئی خۆی دەگرێت ئەو بوتڵە بیپسی و ئەو لە جامی سیارە و کلینکس فرە ناداتە دەرێ و دەزانێت فرەدانی ئەو شتا چ زەرێک بە ژینگەی ئەو دەگەێنێ ئەو پێویستی بە ڕۆشنبیری دەرونی هەیە کەواتە ئێمە نەقسمان لە فەقافەی نەفسی خۆمان هەیە وەکو تاک و بایەخیشی پێ نەدراوە دیسانەوە دەیڵێمەوە لە خێزانەوە تاوەکو دەگاتە باڵاترین ئۆرگانی دەسەڵات لە وڵاتە گرنگی بە ڕۆشنبیری دەرونی نادەن ڕۆشنبیری دەرونی پێویستی یەکە ناکرێت هەرگیز دەستبەرداری بی بۆیە تاک کە ڕۆشنبیرێکی دەرونی هەبوو دەزانێت لە چ دۆخێکدا دەخوێنێتەوە لە چ دۆخێکدا هەڵە بژێرێەوە لە چی هەڵە بژێرێەوە چی پێویستە بۆ هاوسەنگی دەرونی خۆی بچی پێویستە دەرونی ئەو تێر دەکا ئەو بابەتێکی هەڵی دەبژێرێ تێری دەکا حەزەکەی دابین دەکا خواستەکەی دابین دەکا ئەوە حەز دەکەی تۆ لە ناو خوێنەرانی ئێمە هەتا لە هەڵبژاردن بۆ بابەتی خوێندنەوەش زۆرێک لە شێوان هەیە نازانێت چی دەخوێنێتەوە زۆر تەلەبە هەیە هاتووە بۆ لای من زۆر کەسانی خوێنەر و خوێنەر هەن هاتوون بۆ لای من تویانە ئوستاز چی بخوێنینەوە بۆی ئاستی ڕۆشنبیری خۆمان بەرزکەینەوە مە لێرەدا خۆ یەکەمیان پێویستی بەوە هەیە اختیاری خۆت زۆر گرنگە تۆ چی هەڵدەبژێری و پێویستیت بەچیەوە ئێستا حەز دەکەی لە چیت نەقسە لە چیت کەم و کوڕیت لە چی هەیە اینجا دوای ئەوە تۆ هەست دەکەی توانای خۆت چییە ئایا تۆ توانات لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی تحملەوە لە ڕووی تحمل مەبەستم ئیستیقامە تۆن تا چەند دەتوانێت لەسەر کتێبێکی 200 لاپەڕی یا 100 لاپەڕی دابنیشی چەند کاتێک تەرخانکەی بۆ خوێندنەوە ئەوەش هەر ضرورە ئەو تاکە فێر بکرێت خۆی بناسێ کە توانەکانی خۆی بناسێ کە توانەکانی خۆی ناسی ئیدی دەزانێت چ دەخوێنێتەوە لێرە دەکەواتە ڕۆشنبیریەکی دەرونی هەیە و دەزانێت چ شتێک هەڵدەبژێرێ و پێویستی بەچێ بیخوێنێتەوە لەو حاڵەتەدا خوێنەوە دەبێت بە بابەتێک بۆ ئارامکردنەوەی دەرونیەوە کاتێک کە خوێندیەوە هەز دەکات ڕاحەیەکی نفسی بە دڵداهات وەکو چۆن کە تۆ برسی خواردن دەخۆی تێر دەبی و تەواو مرتاح دەبی تێن و تەو دەخۆیەوە تەنگاوی هەر ئینسانێک پێویستی بە ڕزگاربوون هەیە لە پاشەرەوە دەسێ خۆ ڕزگار دەکات لە پاشەرەوە تووشی ڕاحەیەکی نفسی دەبێت مەسەلەی خوێندنەوەش کە تۆ بابەتت خوێندەوە هەستت کرد ئینجازێکت کرد بەرهەمێکت هەبوو ڕاحەیەکی نفسی حەسانەوەیکی نفسی لەو بەرهەمەوە دەست دێنی و ئارامت دەکاتەوە لە ڕووی دەرونیەوە دکتۆر جان تەکنەلۆژیای پەیوەندی تا چەند کاریگەری کردوتە سەر
لایانی دەرونی خوێنەر وە کەم خوێندنەوە لە ئێستادا. ئەو گەشەکردنەی کە ئێستا لە بواری تەکنۆلۆژیای معلومات و تەکنۆلۆژیای زانیاری هەیە کاریگەری دەرونی دەبێت بۆ لەبەرەوەی ئەلتەرنەتیڤەکان زۆرن کە ئەلتەرنەتیڤەکان زۆرن ئیدی هەڵبژاردنەکە زەحمەت دەبێت هەڵبژاردنەکە زەحمەت دەبێت بۆ کەس بۆ تاک بۆ خوێنەر و لە پاڵ ئەو گەشە تەکنیکی و تەکنۆلۆژی ئەمە پێویستە تەکنۆلۆژیا بخێنە ناو سیستمی تەربەیی و تعلیمی و سەقافی هەتا وەکو هاوڕێ بین لەگەڵ گەشەکردنەکە و تاکەکان پێیان وابێ کە ئەو گەشەکردنە ئاساییە و نۆرماڵە و پێویستمان پێێتی و لەمە دوای ئەمە دەچینە دۆخێکی دیکە و پێی ئاشنابین بەو دۆخە نوێیە و زەمنێکی دیکەمان بەسەر برد ئەو زەمەنە ناگەڕێتەوە ئیدی زەمنێکی دیکە ئێستا ئەو زەمەنە کەلوپەل و کرەستە و داهێنراوی خۆی هەیە و هەموو ئەوانەمان پێویستە بۆەوەی ئێمە لەمە دووە بە شێوازی دیکە بخوێنینەوە بە شێوازی دیکە معلومات کۆکەینەوە بە شێوازی دیکە زەخیرەی معرفی خۆمان قەرەباڵغکەین بە شێوازی دیکە لە ناو دنیای کولتور هەڵسوڕێین بە شێوازی دیکە بیر بکەینەوە و بەرهەمی فکری و بەرهەمی بیرکردنەوەمان هەبێ. خێرا گونجاندن و تێکەڵبوون لەگەڵ ئەو فەوزایی تەکنۆلۆژیا کاریگری هەڵبە دەبێت خێرا لەگەڵی بگونجێ لە بەرەوە گۆڕانەکان خێران ئێستا کاریگەری نەکرد سەرلایانی دەرونی و کێشێن نەناوەتەوە ناو خەڵک ئەکیید کێشێنەوە کۆمەڵگەوەی کە ئێمە ئەو لایەنانەی کە ئەو کێشانەی کە هەم یەکێک لەوانە زۆرێک لە ئیدمانە لە متو ئەوەی پێ دەڵێن ئالوودەبوونە بە مەوادی کەرەستەکانی تەکنۆلۆژیا ئالوودەبوونە بە مۆبایل ئالوودەبوونە بە تەلەڤیزیۆن ئێستا کێشە و گرفت مەگەلێک زۆرە لای سوشیال میدیا ئینتەرنێت بڵێ ئەو حالەتە ئەوەش دەوەستێتە سەرەوەی تا چەند تۆ سیستەمی پەروەردەی خێزانی تەنشی ئیجتیماعی هاوڕێ لەگەڵ گەشەکردنەکە هاوڕێ نەبێ لێی دابڕێ بڵێ زۆرێک لە نامۆبوون دروست دەبێت زۆرێک لە ئالوودەبوون دروست دەبێت بە تەکنۆلۆژیە لەو حاڵەتەدا گەر ئێمە هوشیار نەبین بە بەکارهێنانی مۆبایل تاک هوشیار نەبێ بە بەکارهێنانی مۆبایل و مۆبایل بە ئاراستە ئیجابیەکەی بەکاربێنەوە ئاراستە سلبیەکانی دوورکەوێتەوە لەو حاڵەتەدا دەبێت بزانێت چۆنی بەکاردێنێ و هەڵبژاردنەکانی چین و لە چی دەگەڕێ و بۆچی بەکاردێنێ بەڵام ئەگەر ئەو هاوچێشەی لێ تێکچوو ئیدی ئەوە مۆبایلە ئەو بەکاردێنێ ئەو نییە مۆبایل بەکاردێنێ یعنی هاوچێشەکە دەگۆڕێ بەکارهێنەکە دەبێت بە کەرەستەکە بەکارهێنراوەکە دەبێت بە کەسەکە لەو حاڵەتە ڕۆڵەکە دەگۆڕێتەوە کە ڕۆڵەکە گۆڕایەوە ئیدی شێوانە دەرونیەکە دروست دەبێت دیسان ئالوودەبوون بە مەوادی ئینتەرنێت سەرچاوەی مەرجعی تاک دەشێوێ ئەگەر کەسەکە نەزانێت چی هەڵدەبژێرێ بۆ نمونە کەسێک دەیەوێ ئامۆژگاریەک وەرگێ لە کەسانی لە خۆی گەورەتر جارن بۆ باوک و دایک و مام و کەسوکار و مامۆستا و ئەوانە دەگەڕایەوە ئێستا بۆ www.com وبسایتێک دەکاتەوە و لەوێ کاونسلینگ وبسایتێکی کاونسلینگایە ئێرشادی نەفسی وەردەگرێت دەچێتە ناوی لە کاتێکدا ئەو وبسایتەی کۆمەلگایەکی دیکەیە وەکو خەڵکی دیکە تێدا ئیشیان کردووە بەرهەمیان هێناوە کە جیاوازن سەقافەکە و باگراوندەکان لە کۆمەلگای ئێمە بۆیە لێرەدا زۆرێک لە شێوان لە سەقافەش دروست دەبێت ئەو شێوان لە سەقافەیە شێوان لە دەروون و سایکۆلۆجیەتی تاکەکە دێنێتە ئارا بۆیە ئەمە خۆشیان لە زەمەنی گەشەکردنی خێرا ئێستای تەکنۆلۆژیە هەم کێشە دەرونیەکان بەرەو زیاد بوونن و هەم کێشەی نەخۆشیە نەفسیەکان بەرەو زیاد بوون چونکە کێشە لەگەڵ نەخۆشی فەرقی هەم کێشە دەرونیەکان لە زیاد بوون و هەم نەخۆشیە دەرونیەکان لە زیاد بوون بەڵام لەگەڵ هەموو ئەو زیاد بوونانە ئیدی معریفەش لە زیاد بوون تۆ دەبێ هاوڕێبی لەگەڵی بە دەرچی پێ بکەیت ئێمە لە کۆمەلگای ئێمە لە سیستەمە زیادجیایەکانی ئێمە لە سێکتەرە زیادجیایەکانی ئێمە هوشیار نین دەو کێشەیە بۆیە بەکارهێنان پۆزتیف بۆ مۆبایل لە ناو گەنجانی ئێمە کەمە گەنجی ئێمە مۆبایل ئەرێنی بەکار نایەنێ سوۆشیال میدیا بە ئەرێنی بەکار نایەنێ اینجا بە جیاوازی ئەوە ئینستاگرامە ئەوە فەیسبووکە ئەوە تویتەرە هەر کەناڵێک لەو کەناڵانە بگری تەنانەت تەلەڤیزیۆنە لە اختیارکردنی بۆ هەڵبژاردننی و کەناڵە لەو حاڵەتەدا ئەوە پێدەگوترێ شڵۆژانی دەرونی تاک وە شڵۆژانی دەرونی کۆمەڵگا وای کردووە کە خوێنەرکەم بێتەوە دوورکەوێتەوە لە کتێبەکان لاپەڕی کتێبەکان ئێستا زۆری نووسەرەکانیش هەست دەکەم لە واڵەکەی خۆیان دەنووسن و بڵاوی دەکەنەوە وای لێ هاتووە دوورکەوتنەوە لە چاپکردنی کتێبەکانیش
هەم لە بەلایانی مادی هەم لە بەلایانیەوەی کە تەکنۆلۆژیای چاپ و سناعەتی چاپ پڕستر بووە لەوانەیە ئیمکانیت دەوری هەبێ بەڵام لە هەمان کاتیش مادام فەزایەکی دیکە و وڵاتر هەیە ئێستا من سەر نووسری ئەکاونتەکە خۆمم لە فەیسبوک کەس نیە سانسۆرم لەسەدا بنێ ئیشی تێدا دەکەم جاران کە ویست بەم بابەتێک بڵاوکەمەوە بۆ جەریدەیەکم دەناریا خۆم لە ڕۆژنامەیەکیشم کردووە هەلومەرجێکم دەڕخسانتە تا بڵاو دەبێتەوە ئێستا ئازادی بڵاوبوونەوە زیاترە جوێلێک کە ئازادی بڵاوبوونەوە زیاتر بوو کەسەکان هەمویان خۆیان بەخاوەنی و ئازادی دەزانن ئیدی بەرهەمی بەرهەم زۆر دەکەوێتە ناو بازاری سەقافە کە بەرهەم زۆر کەوت ئیدی با بڵێن عەرز و تەڵەبەکە دەشێوێ ئەوەی دەڵێ داخوازی کەم دەبێ بەڵام عەرز زۆر دەبێ ئەسۆ دەکەوێ ناو دنیاە کە پڕی لە هەموو شتێکە و کەمترین شتیشی بەسوودە بۆ تۆ بۆیە دەبێ بە وریاییانە لێ بگەڕێ هەمووانە تەسیریان کردوتە سەر ئەو مۆتیڤیشنەی کەس بۆ خوێندنەوە لەوانەیە تا ئێستا کە دەڵێن کتێب سەحرەکەی زیاترەوەیە کە کتێب تۆ کە گرتە دەست دەبێ بیخوێنیەوە چکە پارەت پێداوە دەیکڕێ ڕۆمانێکە دیوانێکی شعرە بابەتێکی فکری و فەلسەفی و سایکۆلۆجیا هەر بابەتێکی زانستیە کڕیوتە لە چوارچێوەی پێویستی و پێداویستی و پارەت پێداوە دەیخوێنیەوە یا هەدیە برادرێکی عزیزە و دەیخوێنیەوە پێویستیت پێێتی بەڵام ئەوەی تەکنۆلۆژیا خۆت مجرد پارەی ئەو بەشداری خۆت لە حسابەکە دەدەی کە ئینتەرنێتە ئیدی دنیایەک شتت لە بەردەستە هەر کاتێک لێرەدا شتەکان زۆرترن کە شتەکان زۆرتر بن اختیاراتەکانی زۆرتر دەبن و اختیاراتی زۆرتر بوو ئیدی بازاڕی وەرەقە و بازاڕی کتێب گۆڕانی بەسەردادێ ئەو گۆڕانشمان دەبێ هەروەکو لە سەرەتا گوتمان زۆر پێ ئاسایی بێ دکتۆر بە پێوەی ساڵانی خزمەت کردووە لە بای ڕۆژنامەگەری و ڕاگەیاندنیش ئەو کات فلتەر و سانسۆرتان هەبوو بۆ وەرگرتنی بابەتەکان یاخود باوکردنەوەیان بەڵێ من لە سەحافە زۆر ئیشم کردو لە ڕۆژنامەگەری کوردی ئەکید لەو شوێنانە ئیشم لێ کردوێدی سیاسەتی تایبەتی خۆیان هەبووە جیهاتی تایبەت ئیشراف سەرپەرشتی کردوون ئەو سەرپەرشتیە سیاسەتی خۆی هەبووە وەکولایەنی سیاسی بۆ سیاسەتی خۆی هەبوو وەکو ڕۆژنامە بۆیە ئەو بابەتانە لە چوارچەوەی سانسۆرێکی معەن هاتوون بەڵام سانسۆرەکە تا ئاستێکی زۆر دەست و پێی نووسرانیان نەگرتووە ئینسان ئەوە بڵێت وەکو خاڵێکی پۆزتیف لەو گۆڕانکاریانێکی ئێمە بینیمان تا ئاستێکی زیاتر ویستمان ئەوەی ویستمان بێڵێن وتمان ئەوەی ویستمان بینوسی نووسیمان خەڵکێک ئەوەی ویستی بێڵێ دەیڵێ ئەوەی ویستی بینوسێ دەینووسێ و هەموو ئەوەش هیبەیەک نییە پاداشتێک نییە لە جیهاتی سیاسی لە وڵاتی ئێمە بەقەت ئەوەی کە هەلومەرجەکە ئەوەی ڕەخساندووە و هەلومەرجەکە ئەوەی سازاندووە و مەوزوعێک نییە دەستخۆشی لەلایەنێکی دیاری کراو بکەینەوە بەقەت ئەوەی کە دەستخۆشیەکە بۆ ئەو گۆڕانکاریانە دێتە ئارا کە هەموو دنیا تێدا بەرخوردارە دکتۆر پێم خۆش وەندێک پرسیار بکەین دەربارەی شانۆ مەڕێزت چەند ساڵێک سەرۆکی بەشی شانۆی بوو لە کۆلیژی ئەدەب لە کۆلیژی هونەرە جوانەکان پێم خۆش بۆ بپرسم بۆچی کتێبی شانۆییمان کەمن نووسەرانی خۆمان زیاتر وەرجێڕانە بۆ سەر زمانی کوردی وای من 3 ساڵ سەرۆکی بەشی شانۆ بووم لە 2010 تا 2011 بەڵام بڵێن من ئیداریان سەرۆکی بەشی شانۆ بووم لەبەرەوەی باگراوندێکی فەنیش چییە من بە فەرمانێکی ئیداری بوومە سەرۆکی بەش لەوێ و خواستی خۆم نەبوو زەختێک بوو لە برادرانی ڕاگر و سەرۆکی زانکۆی ئەو کاتە کرا بەڵام کە چوون بۆ ئەو بەشە پسپۆڕێکەشی خۆت نەبوو پسپۆڕێکەشی خۆم نییە من سایکۆلۆزی پسپۆڕێ منە بەڵام لەبەرەوەی من باگراوندێکی سەقافی دەمەستێتەوە بە دنیای هونەر و ڕۆشنبیریەوە نامۆ نەبوو بەلای من چوونم بۆ ناو ئەو فەزایە بەڵام لەو 3 ساڵی کە لەوێ بووم من توانیم لەگەڵ کەشێک بگونجێم کە کەشێک ینی مناخ کەسێک زنگەیەک بگونجێم کە حەزم بۆی دروست بوو و لەناو بەرهەمە شانۆیەکانی قوتابیان و هونەرمەندان و هەمووانە چووکە زۆربیان قوتابی بوون لە هەمان کات هونەرمەندیش بوون ئیمکانیەتێکی دیار و بەرچاو و باگراوندێکی کۆنیان هەبوو لە مەجای فەنی سوکاندێکیان لە پەیمانگای هونەرە جوانەکان هاتبوون هەندێکیان لە ئامادەی هاتبوون بەڵام هەر ئامادە باشێکی هونەریان تێدا بوو
ئەو چەند ساڵی لەوێ بووین توانیمان شتێک لە بەردێک لەسەر بەردێک دابنێنەوە شتێک دروست بکەین و بچینە ناو زاکیرەی ئەو برادرە هونەرمەندانە کە ئێستا زۆر بەیان تەخەڕوزیان کردووە هەندێکیان ماستەر و هەندێکیان دکتۆراشیان هەیە لە دکتۆرا دەخوێنن. گشتی من لەوێ دەروونزانی کەسایەتیم دەبووتەوە کەسایەتیش پەیوەستە بە سایکۆلۆژیا و هەرچەم کەچی زۆر مەسرەحیە ینی پێرسونا ینی ماسک پرسۆناڵیتی ینی کەسایەتی پێرسونانی ماسکیش لە زمانی یۆنانیەکان وەکو ماسک بەکار هاتووە مەسرەحیەکان بەکاریان دێنا لەوێ گونجامەوە نامۆ نەبووم ئەو فترەیە کە لەوێ هەستم کرد بەسایدی گواستمەوە بۆ ناو دنیای خۆم کە سایکۆلۆژیای لە کۆلیژی هونەرە جوانەکان کۆلیژی ئادا زۆر جار قوتابیەکانیش گلەی لەوە دەکەن خوێندکاران دەڵێن بۆ توێژینەوە یاخود بۆ تێزی قۆناغی کۆتاییمان لە کۆلیژ هیچ سەرچاوەیەکی تازە نییە بۆ شانۆ ینی بتوانین دەوڵەمەندێکن زیاتر کێزەکەمانیان توێژینەوەکەمان قسەمەسەرەوە بۆ تاکو ئێستا نووسەرانی خۆمان پێیان بۆ نووسینی دقە شانۆی نوێ نەبردووە یاخود کتێبی شانۆی نوێ بۆ پرۆگرامی خوێندنیش زیاتر هەروانەی شکسپیروانەی کۆنەکان دەکرێنەوە بە کوردی و هەر ئێستا دەوری ئەو زمانی ئێستا و ئەو تەکنیک و تەکنۆلۆژیای ئێستا سینەمای وەلاوەنە خەریکە مەسرح وەلاوە دەنێ بەڵام خۆی مەسرح وەلاوە نادرێت چکە دنیا و ژیان بۆ خۆی مەسرحێکی گەورەیە و هەمیشە ئینسان پێویستی بە نواندنی جۆرا و جۆرە اینجا نواندنی بەرنامە ڕێژکرا لە چوارچەوەی سیناریۆ و بەرنمەیەکی هوەری دیاریکرا و یاخود لە چوارچەوەی حیاتی خۆی بۆیە شان و ناتوانین لی دابڕێن و پێویستیمان بۆی بەردەوامە بەداخەوە ڕۆشنبیری لە مەجای هوەری بە تایبەتی لە مەجای شان و حتا لە مەجای سینەما و لە مەجارەکانی دیکەی تشکیل و شێوەکاری سەقافەیەکی لاواز و ڤەحلە یعنی عەرەب گوتنی ئەو پاڵپشتیش لە مؤسساتی ئەکادیمی نیە لەبەرەوەی پەیوەندە بە کولتورەوە پەیوەندی بە حازەی سەقافی میلەتەکە و نەتەوەکەی ئێمەوە دیارە پێویستمان بە شانۆ نییە بۆیە ئەو حازەیە نییە دیارە پێویستمان وا هەز دەکات کۆمەلگایەکە لە کاتە پێویستی پێێتی ینی تۆ پێویستیت بەوە هەیە هەمیشە شانۆ لە بژانەوە گەشەکردن داوێ و بینەری خۆی هەبێت تەکنیکەکەی دەگۆڕێت تۆش تەکنیکەکەی بگۆڕات سینەما نامێنێ لەناو هۆڵە گەورەکان بەڵام دەچێتە چوارچێوەی دیکە و دەچێتە قالبی دیکە دەتوانیت فۆرمەکەی بگۆڕی لەبەرەوەی گەشە زەمانەکەی گۆڕە بەڵام بینەری هەبێت و سینەما کەناڵێکی گرنگە بۆ زەخی بۆ معریفەی ئینسانی بۆ نواندنی ئینسانی تەنانەت ئێمە لە سایکۆلۆجیا زۆر جاری وایە عیلاج بدرامامان هەیە ینی چارەسەر لە ڕێگای مەسرحەوە لە ڕێگای دراماوە بۆ کۆمەڵک کێشە و گرفتی دەرونی بۆ مۆسیقا موزیک کە بەشێکی گرنگە لە هونەرە جوانەکان ئەمە لە دەروونزانی لە عیلاجی نەفسی بە مۆسیقامان هەیە موسیقا تا چەند دەور دەبێنێت چارەسەرکردن بەڵام سەقافەی ئێمە لە ڕووی سەقافەی موزیک لاوازە کولتوری کۆمەڵگەی ئێمە پاڵپشتی گەشەکردنی هوەری لە ڕووی شانۆ لە ڕووی سینەماوە لە ڕووی بوارەکانی دیکەی هوەری ناکە و لەسەرەوەی ئەوانش ئەوەی پێی دەگوترێت دەسەڵاتی سیاسی پاڵپشتی ئەو حازە زەڕوریانە ناکە ئەوەی ماوەتەوە بڵێم ئەوەیە لە مەجای هوەری دەکرێت بڵێن هوەر من هەموو جارێک گوتومە هوەر دەموچاوی نەتەوەیە نەتەوە بە هەموو کەسێک تەنانەت ئەگەر دەژمرێت بە دەموچاوی دەناسرێتەوە لەناو 100 کەس بتەوێت تۆ مردووەکەی خۆت بناسیەوە بە دەموچاویەوە دەیناسیەوە لەناو ئەو هەموو نەتەوانەی دنیا بە هوەر دەناسرێەوە کەواتە هوەر دەموچاوی نەتەوەیە بەلای من گرنگی کۆلژی هوەر لە گرنگی کۆلژی پزیشکی و ئەندازە کەمتر نییە لەگەر زیاتر نەبێت بەڵام لە کۆمەڵگەی ئێماوە تا شوێنیان وەکو شوێن وەکو بینایە وەکو منهەزیان وەکو ستافیان وەکو نازام چی دەدان مؤسساتی ئەکادیمی وڵاتی ئێمە و سیاسەتی وڵاتی ئێمە پشتیوانیان لێ ناکرێت دکتۆر جان پسپۆرەکەیت و زۆر گرینگە لە بواری هوەری کارکردن لەسەری بۆیە کاریگەری دەق و ڕووناچی و ئەتمۆسفێری شانۆ لەسەر دەرونی شانۆکار چییە؟ شانۆکار تەبعاً ئەو فەزا ئەو بوارەی کە هەڵبژاردووە وەکو بوارێک بۆ میهنە بەمانە بازاڕیەکەی نا میهنە یعنی ئیش کە ئیش لەو فەزایە بکاوە لێوەدا خۆی ببینێتەوە لێوەدا خۆی بنوێنە وەکو ئینسان خۆی تەڕەحکە و پێی وابێ ئەوە کەناڵێکی گرنگە بۆ ئەوەی لە ڕێگایەوە شت بگەێنێ بۆ دەرەوەی خۆی پەیام بگەێنێ بۆ دەرەوەی خۆی ئیدی هەمووانی جەنابەت باست کرد گرنگن هەم پێویست بە سەرچاوی نوێ دەکات ئەمە گوتمان تو باس سەرچاوت کرد بڵێ سەرچارە لە بوارە زۆر کەمە لەبەرەوەی ڕەواجی لە ڕووی کولتوریەوە نییە و بایەخی پێ نادرێەوە نەسی کوردیمان نییە و ئیش تێدا بکرێت نەسی بێگانە زیاتر زاڵە
لە کاتێکدا کۆمەڵگەی ئێمە هەموو ڕوانگەیەکی هەموو حەدەسێکی هەموو ڕوویەکی هەموو دیمەنێکی شانۆیە دەکرێت بێ بە بابەتی شانۆی یا بابەتێکی سینەمایی یا بابەتێکی سیمفۆنیک یانی یا بابەتێکی شێوەکاری ئەوانە هەموو دەکرێت ببن بە بابەت ئەو هەڵبژاردنەی شانۆکار فەزایەکی گرنگە تێیدا لەبەرەوەی لە بواری نواندن ئیش دەکاوە دەچێتە قالبی کەسانی دی کەسایەتی دیکە دەچێتە قالبی زەمەنی دیکە دەچێتە قالبی شوێنی دیکە و دەبێ بزانێت چی دەگەیەنێ لە ڕێگای جستەی خۆ لە ڕێگای فکری خۆ لە ڕێگای نواندنی خۆی ئەوانە هەموویان لە چاوی بەرنامە ڕێژی سەقافی و هوەریەوە ڕێک دەخرێن لایانی دەرونیش تێدا بەرجەسە دەکرێت کەڕاکەری شانۆ طبعاً گرنگترین فاکتۆر بۆ پتەوی بواری شانۆ بۆ شانۆکار بەهێزکردنی لایانی دەرونی خۆیەتی و بامان شێوە لەسەر دەنووری بینێر چۆن دەبینی دکتۆر کارکتێرێک کە ڕۆڵ دەبینێت قالبێ و بینێرێک کە تەماشای دەکات چۆن دەبینێت تاسیراتی دەبێت نواندنە بە شێوەیەک بکە ببێ بە بابەتێک بتوانێت ئەو پەیامە بگەێنێ کە پەیامەکەی گەیاند هێدی ئەوە وێنەیە کە دەیگەێنێ ئەوە ڕسالەیە کە دەیگەێنێ چۆنی دەگەێنێ لە ڕێگای جستە دەیگەێنێ لە ڕێگای زمان دەیگەێنێ لە ڕێگای نواندن دەیگەێنێ تاسیراتی نابێت لەسەر دەرونی بینێ ئەگەر بێت و نەتوانێت بگەێنێ تەسیری لەسەر دەرونی دەبێت ئەو تێکستەی دەتەوێت دەیگەێنێ و ئیشی تێدا دەکات و سینناریۆیە پێویستی جەماوەرە خواستی جەماوەرە هەڵبژاردننی ئەوە بۆ ئەوەی کە بۆ حەزی جەماوەر یا ئەو ئامانزەی ئەو دەیوێ بیگەێنێ دەی پێچێ دەیگاتێ ئەوانە هەموو گرنگن لە دەرهێنەر چۆن دەتوانێت وا لە کارکتەرەکەی بکە کە لایەنە دەرونیەکەی زیاتر بەرجستە بکات بۆ ڕۆڵبینین دەرهێنەری شانۆ هەڵبەتە دەرهێنەریش هەڵدەبژێرێت چکە شانەوەکو سینەماش نییە زۆر جار لایانی شانۆی دەرهێنەر خالقی بابەتێکی مەسرحی یا سینەماییە یعنی مبدعی لەحظەیەکە ساتە وەختێکە دەبێت ئەو ئیخراجە جوان بکە ئەو دەرهێنانە جوان بکە ئەو زەمانەی کە ئێمە تێکەڵ بەخۆی دەکات بزانێت چۆن سیناریزەی دەکاودای دەنێەوە کەسەکان لە شوێنی خۆی و دەورەکان لە شوێنی خۆی ڕێک دەخاوە ئەوەی پێ دەڵێن لە سینەما پێڵەن سینیۆگرافیا چۆن کەرەستەکانی سینەما کەرەستەکانی مەسرح تەوزیع دەکاتەوە ئاستەیکە کە دەرهێنەرەکە بتوانێت مان خاتە کەشێکەوە کە ئێمە وامانزانی لەگەڵی تا ئاستێک تەقەموسمان کرد و چوونە ناوی و دەرهاتن تێیدا زەحمەت دەبێت بۆیە ئەو زەکا ئەو زیرەکیە لە دەرهێنەر پێویستە هەم بۆ هەڵبژاردننی بابەتەکەی چ بابەتێک هەڵبژێرەوە هەم لە شێواز و تەکنیکی دەرهێنانەکەی و لە شێوازی هەڵبژاردننی کاراکتەرەکانی اینجا لە شێوازی جۆڵە و بابەت و سیناری بابڵێن سینیۆگرافیای ئەو بابەتێک هەڵی دەبێت چۆن پێناسەی مۆسیقامان بۆ دەکەیت لایانی دەرونی مرۆڤ چەند تەسیر دەکاتە سەر دەرونی مرۆڤ یان ئاسوودەی دەکات وەکو شێوەیەشکە البەتە مۆسیقا زمانێکی ئینتەرناسیۆنالە هەموو دنیا لەو زمانە تێدەگاوە زمانە هێورکەرەوەی دەروورە دوکتۆر زۆر جار دەڵێن دوو جانب هەیە جانبێکیان دەڵێن مۆسیقا هێورکەرەوەی بۆ ڕۆح و مێشی مرۆڤەکان و زۆر دەڵێن قورئان بەڵام لە خۆ دەزانی لە شەرق ئەوسەط و لایەنی دۆڵی ئیسلامی باسی قورئانەکە دەکەن زیاتر لایەنی ئەوڕۆپی دەڵێن نەخێر مۆسیقا دوو بابەتی جیاوازن کەسێک هەیە بە خوێندنەوەی تێکستێکی دینی مرتاح دەبێ ئەوە گرنگ ڕاحەی دەرونی ئەوە کەسێک هەیە بە تێکستێکی ئیلحادی مرتاح دەبێ ئەوە هەڵبژاردنیەوە کەسێک هەیە بە هەڵبژاردننی تێکستێکی میثۆلۆژی مرتاح هەیە بە هەڵبژاردننی تێکستێکی شعری ڕۆمان هەشە لەولاوە بە هەڵبژاردننی نەسەکی مەسرحی یا بڕگەیەکی مۆسیقی مرتاح دەبێت گرنگ ئەوەی دیکەیان فەرقیە لەسەر لەگەڵ مۆسیقا مەسەلەی مۆسیقا زمانێکی دیکەیە ئەو زمانە ئەویش پێوەستە بە هەڵبژاردننی تو بەڵام ئەکیت هەموو دنیا لەو زمانە تێدەگا و یەکێک لەو فاکتۆرانەیە کە تەواوی بەشەریەت بەیەکەوە دەبەستێتەوە و خواستێکە ئێمە ڕۆحیەن پێویستمان پێێتی ڕاستە دەروون لە ڕووی دەرونیەوە پێویستمان پێێتی و لەسەرەوەی دەروون لە ڕووی ڕۆحیەوە پێویستمان پێێتی بەڵام خواستێکی زۆر
زۆر بەردەوامە و لەگەڵتە و هەمیشە محەتەیەکە وێستگەیەکە بۆ حەسانەوە بۆ ڕاحەی ڕوحی ئەوەی پێڵە حەسانەوەی ڕوحی تەنانەت حەسانەوەی عەقڵی هەتا لە خوێندنیشدا بە تۆ سەعاتێک دەخوێنی پێویستیت بە چارێکێک ئیسراحەتە لەو چارێکە زۆربەی زانایان متتەفقن لەسەرەوەی کە پێویستە گوێ بۆ موزیک بگری لەبەرەوەی موزیک چارەسەریشە ئێدی کەسێک نییە بتوانێت بڵێ موزیک لەگەڵ سەرهەڵدانی بەشەرە هەموو دەنگانەی دەردەچن موزیکن بەڵام لە چوارچێوەی ئیقاعێک دەخرێن تەنزیم دەکرێن هەرمۆنیا وەردەگرن کە هەرمۆنیا وەربگرن باشتر تۆ لەگەڵ یان تەفاعل دەکەی و کار لێک دەکەی. دکتۆر جان شێوازی گۆڕانی میوزیک بەسەر دەرونی مرۆڤەکان جیاوازی هەیە ینی بۆ نمونە گوێ لە مۆسیقایەکی جەنجی دەگری یاخود گوێ لە مۆسیقایەکی هێورکەرەوە دەگریت یاخود گوێ لە مۆسیقایەکی کە پێشتیش باسمان کرد بەڕێز باس کرد ئاماژەت پێکرد وێنایەکی سینەما یاخود شانۆی دەگری جیاوازیان هەیە چۆن جیاوازیان هەیە هەڵبەت لەبەرەوەی ئەویش زۆرە ئەویش پەیوەندی بە اختیاری تۆ هەیە ئەویش زۆرێک لە خۆراکە تۆ ئازادی لە هەڵبژاردننی چ زۆرە مۆسیقایەک ئارامت دەکاتەوە هەیە بەدەنجی پلێمەز مرتاحە من کەسێکم جارێک هات بۆ لا برادێک گوتی من برازایەکم هەیە گوێ لە دەنجی پرێمزی نان دەگرێت کاتێککە داچی نان دەکاوە مرتاحە لە دەنجی پرێمز تەسەوەڕ کە بە دەنجی پرێمز مرتاحبی هەیە بە دەنجی تۆپ و تیارە و ئەوشتانە مرتاحە لە کاتێکدا ئەوە زۆرە ئەو ئینسانی شڕانجێزە بە ئاراستەیەکی بە ئاراستەیەک پەروەردەکراوە کە اختیاراتەکانی هەڵەن دەتوانین بەڕێز بێ نەخۆشە ئەو کەسایەتیان بڵێ و کەسە ترازاوە هاوسنگ نیە لە ڕوودەرونیەوە لە اختیاراتی هاوسنگنی بەڵام تۆ با بڵێن مۆسیقا هەیە دە دوورژێنێ و حرەکەت لا دروست دەکا و دەتباتە دۆخێکی دیکە دۆخێکی دیکەی شادی و هەڵت دەپەڕێنێ و دەتخاتە شایی و هەڵپەرچێەوە مۆسیقاش هەیە سلۆ دەتخاتە دۆرێک دەتەئەمول و بیرکردنەوە و قۆڵبوونەوە لەو کەونە لەو دنیاە مۆسیقا زمانە بۆچی سیمفۆنیاتی ڕۆکێکە لە ڕێگای مۆسیقاوە دەجێڕدرێتەوە هەموو سیمفۆنیستانەی یا و سیمفۆنیانەی کە گەورە موزیک زەنەکانی دنیا میوزیسیۆنەکانی دنیا دایان ناون هەموو ئەوانە چیرۆکن حەدەسمان بۆ دەجێڕنەوە ئەوە چوار وەرزەکەیە ئەوە مۆسیقانۆ با بڵێن سیمفۆنیایەکەی بتۆڤنە ئەوانەی من زۆر جا پێناسەی هاوڕێەکانی تاچی هاوڕێەکانی خۆم کردووە بە لێخوڕینی ئۆتۆمبیل زۆر جارەبینی گۆرانێکی شادی لێدەدایە خۆ گۆرانێکی وروژێنەر لێتدا سرعەتی سیارەکەی زۆر ئاسی بەرزتر لەوانی کەسایەتی ئینسانەکە هەڵبژاردنە مۆسیقیەکەی دەرکەوێت باسە لە حەزات هەیە پێویستە مۆسیقایەکی خێرا هەڵبژێری و لە حەزات سلۆ بەڵام شخص هەیە اختیاری بۆ مۆسیقا هەڵەیە بۆ پێوەستە بە بوونی نفسی خۆیەوە بە هەڵبژاردنەکەی خۆیە کەسی شەیە زۆر زیرەکانە تەعامل لەگەڵ مۆسیقا دەکاوە دەزانێت چی دەوێت و تێری دەکاوە دەیخاتە حاڵەتێکی ڕۆحی ئاسوودە دەبێت لەگەڵی بۆیە مۆسیقا جۆرێک لە پەیوەندیە جۆرێک لە موسیقە وروژێنەرە تەسیری تێدەکاوە دەجوڵێنەوە تو دەبێ وەڵام دەرەوەی پۆزتیفی ئەو خواستەبی دکتۆر جان زۆر مادوومان کردی زۆر داوای لێبوردنەکەین بەڵام من یەکێکم لەوانەی کە عشقێکی سەرسەختی علم النفس و لغەت الجەسەدم زمانی جەستە بۆ خۆشم دایمان لەو بوارانە دەخوێنمەوە و شتێکی لێ تێدەگەم بەڵام زۆر سپاس دەکەین کە مادوومان کردی هەر لەبەرەوەش بوو زیاتر پرسیارم کرد زیاتر مادوومان کردی داوای لێبوردنەکەین بەڵام ئەگەر شتێکت مابێت لە کۆتاییدا باسیکەی ئەگەر نایمە تەنها یەک بڕگەی بەرنامەکەمەوە سپاس بۆ جەنابتان سپاس بۆ ئەرکوماندووبوونتان بۆ تەلەڤیزۆنە ئەڵخنزیلانە و جوانەکەتان بۆ جەنابەت بۆ ئەو شەوق و زەوقە بۆ برادرانی پشتکامیرا بۆ هەموو ئەوانەی دواتر دەمانبینن کاتێکمان بۆ تەرخان دەکەن لە کاتەکانی خۆیان هیواداری لەگەڵی من مرتاح بیت کە سەرەتا بەیەکۆ دانیشتنە دەرەوە زۆر بە حەزەرەوە بووی لەگەڵم لە پێناسەی بەرنامەکە بەڵام هیوادارم مرتاح بی لەگەڵمان سەرکەوتو ئینشاءالله مرتاح بووین و هەمیشە هەر شاد و سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەین دکتۆر جان دکتۆر دوو بڕگەی بەرنامەکەمان بەڵام زۆر مادوومان کردی کورتی دەکەینەوە یەک بڕگەی بە بەڕێزت دیاریەکەویش کتێبێکە نهێنی دەروونناسی زمانی لەش و کەسێتی بەهێز هی کاک فەرمان هیدایەتە سپاس دیاریە دیاری بەرنامەی لاپەڕەیە بۆ بەڕێز
زۆر سپاس سپاسان دەکەم هیوادارین سود بەخش بێ. دیاری ڕەمزیە سپاس قوربانتم دکتۆر زۆر سپاس زۆر سپاس. بینەرانی یازوو خۆشەویست لێرەدا هاتیینە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی لاپەڕا تا لاپەڕەیەکیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.